والله یەک دینیەجەر بۆی سیاناردوو و تویانێ کاکە ئەم کۆڵانەتان بووەکەین و مەندی 11 ساڵ باز لە کێشەیەک دەکات بووم. گەڕێکی کانی قوڵکە لە ئاڵەبجا قیر کراوە. بەڵام تەنیا دوو کۆڵانی گەڕەکەکان بەجێشتووە کە دانیشتوانی گەڕەکەکە دەگەێنێت بە مزگەوتی شیفا. ئەوە پاڵێکی پێ ناوتی لاچۆن نایکەین تۆ مناڵێکی مافی ئەوە نییەکە بە تەبەنێکی بچووکەوە خەمێکی گەورەی لە دڵدایە. ئەگەر ئەو دوو کۆڵانە قیر نەکەن زستان باران و قڕ و لیتا دەچێتە ناو مزگەوتەکەیانەوە. واللهی کاکە گیان من چەند جار ڕۆشتم بۆ لاینەکان وەکو ئەهلی مزگەوتی شیفا من هاتووم داواکاریم لەو بە ڕێزانە کردووە وەرن مزگەوتی شیفا سەروی کۆڵانەکە 20 مەترێ وەرن بۆمان بکەن کاکە گیان لەبەر خاتری ئێمەنا لەبەر خاتری مزگەوتەکە بیکەن ئەو گەڕەکانەی ترکە قیریان کردووە کە قیریان کردووە حەچی قڕوچڵپاوەکەی یە بۆ گەڕەکەکە ئێمە کووە بێتەوە بێتە قڕوچڵپاو یە لە مزگەوتەکەی هەکووە بێت و دوایی ئێمە قوربەسەرە بین و مزگەوتەکەش دیزایانی تێکەچێت. ژمارەیەک لە دانیشتوانی گەڕێکی کانی قوڵکە گردبوونەوەی ناڕزایان ئەنجامدا. دەڵێن لە ساڵی 2017ەوە هەوڵ دەدەن بۆ قیرتاوکردنی گەڕەکەکەیان. خۆشبەختانە گەڕەکەکە لەلایەن شارەوانیوە قیر کراوە. بەڵام ئەوەی جێگەی داخ و نیگەرانی بەشێک لە دانیشتوانی گەڕەکەکەیە تەنیا دوو کۆڵان بەجێڕاوە کاویش بەردەم مزگەوتەکەی و دەژڵێن زستان کێشەی گەورەیان بۆ دروست دەبێت. وەکو بڵێ ئەم دوو کۆڵانیان هەڵاوێر کردووە ینی گیان هێشتووە لە ڕاستیە زۆڵمێکیان کردووە ئەوەی یەکەم جاری بێ ئەم شوێن و ئەم سنوورە ببینێ ئەزانێ ئەمانە زۆڵمیان کردووە لەمە دوو کۆڵانە ئیتر چی لە پشتەوەی ئەم مەوزوعە نازانین ئەمە لە ڕاستیا بمانزانێ ئێستا بە جەنابتان نەوت ئێستا سێ کۆڵان ماوی لە ڕیزیەکە کۆڵان یەکەمیان کردووە دووەم و سێم نەکراوە ئیتر شوێنێک نەماوە ئێمە بۆی بڕین شارەوانی چەندجار ڕۆشتون ئەڵێ بەسەر چاو ئاخر بەسەر چاو ئەوە تا سەرۆی ئێمە ئەو ڕۆژە نوێنەری ناردوو سەرۆکی شارەوانی ئەڵێ سنووری ئێوەت ئەم پرۆژەی ئێمە تا ئەم کۆڵانە بەشەکە لە پشتی ئەو کۆڵانەوە 500 مەتری کردووە. ڕێگەی هاتوچۆی سەرەکی ئەو دانیشتوانێ هەمووی لەسەرەوە فەرمو کامێرەکە حەزەکەم پێم خۆشە تەسویری بکە لێەوە ڕێک یان لێرەوە یان بەراو مزگەوتە ئاڕۆن وەم پێشم خۆشە لێرە پێدام بڵێ ئەمە حەج پەیوەندێکی بە بانگەشەوەم جۆرەشتانەوە نییە بڵێن ئەمانە دەستیان لە پشتەوەمانە نازان بۆ حیزبێک واکەنەوە جۆرەشتانە بێم بەڵگەمانە لایە ئێمە 2022 ڕۆشتیم بۆ لای نوخشەخان 23 ڕۆشتیم بۆ لای نوخشەخان چوین بۆ لای کاک سەلام چوین بۆ لای کاک سمکۆ ئەو کاتە هیچ پەیوەندێکی بە بانگەشە و انتخاباتیشۆ هەر نەبوو بەخوا. دانیشتوانی گەڕەکەکە دەڵێن چەندین جار سەردانی لایەنە پەیوەندیدارەکانیان کردووە و بەرپرسانیش بەڵێنی قیرتاوکردنی دوو کۆڵانەکەیان داوە بەڵام بێباکن و نەهاتوون بەدەم بەڵێنەکانیانەوە. ئاوا ڕۆشتۆتۆ بە شێوەی ئاسۆیی دوو کۆڵان ڕۆشتۆتۆ کۆڵانیشی هاتۆتە خوارەوە 1 2 3 4 کۆڵانی تایە ئەو دوو کۆڵانە بەتەنیا بەجێهێشتووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.